مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆشت، بەڵام عیبادەتەکان کۆتاییان پێ نەهات. نابێ قورئانەکان دابخرێ، نابێ وازهێنان لە مزگەوت ڕوو بدات، دەبێت بەردەوام بینە سەر عیبادەت و خواپەرستی. خوای گەورە میهرەبان دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا. ئەو کەسانەی کە دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە، ئەڵڵا خالقی ئێمەیە، بەدیهێنەری ئێمەیە، پاشان بەردەوام دەبن لەسەر عیبادەت و خواپەرستی. ئەڵڵا بە پەروەردگاری خۆیان دەزانن، عیبادەتی بۆ دەکەن و بەردەوامیش دەبن لەسەر عیبادەت و خواپەرستی. هیچ کەسێک لە ئێوە ئینکاری مردن دەکات؟ نەخێر، هیچ کەسێک لە ئێمە ئینکاری مردن ناکات. بەڵام ئایا پێت خۆشە لە کاتی مردنتە ئەو دەقەی کە خوای گەورە ئەو ڕۆح و ئەمانەتە لێ ئەدەسێنێتەوە، پێت خۆشە مەلایکەی خوا، مەلایکەی عەذاب بێتە خوارە بۆلات یا مەلایکەی ڕەحمەت؟ پێت خۆشە مزگێنی بەهەشتت پێ بدرێ یا دۆزەخ؟ پێت خۆشە مزگێنی ڕەزامەندی خوات پێ بدرێ یا تووڕەیی خوا؟ هەمومان باشەکە هەڵدەبژێرین. دەی خوای گەورە دەفەرمی ئەو کەسانەی کە بەردەوامن لەسەر دینداری و خواپەرستی، تەنها مانگی ڕەمەزان عیبادەتی خوا ناکەن، لە کاتی مردنیانە کۆمەڵە مەلایکەیەک دابەزنە خوارەوە سەلامی خوایان لەسەر بێ، پێیان دەڵێن مەترسن، خەمیش مەخۆن لەوەی کە لە دنیادا بەجێتان هێشتووە. ئەو مەلایکانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە بەهەشتەوە کفن بۆ ئینسانە ئیماندارە دەهێنن، کفنێک بۆنی بەهەشتی لێ دێ. ئەو مەلایکانە سەلامی خۆیان لەسەر بێ حتا چاوی ئەو مرۆڤە ئیماندارە بڕ بکات، مەلایکەی خوا بە دیاریانەوە دەبن، بە دەوریانە دەبن. چەند خۆشە لە کاتی مردن تا حتا چاوت بڕەکە مەلایکەی خوا ببینی. دەی بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی، خوا بناسە و بەردەوام بە لەسەری. وەڵڵاهی لە کاتی مردن تا خوای گەورە ڕەحمێکت پێیەکا بە خەیاڵتان نەهاتووە. والله کۆمەڵە کەسێک دەبینی کە مەلایکەی خوان قەت نەیانت بینیوە، لە ژیان تاوانت نەبینیوە. والله مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێ دێتە دیارسەرت بەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە دەفەرمێ ئەی نەفسە پاکەکە کە لە ناو لاشەیەکی پاک و ئیمانداریا بووی، دەرچۆ بۆ لای ڕەزامەندی خوا و بەهەشتی خوا. دەی بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی. کۆمەڵێ مەلایکەی جوان کە دەموچاویان پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم وەکو مانگ وەکو خۆر دەدرەوشێتەوە. خۆر چەندێ جوانە! ئەو مەلایکانە دێن بە ڕۆحکێشانی تۆ بەس بەو مەرجەی تۆ لە دنیادا بەردەوام بوو بێتی لەسەر عیبادەتی خوا. چەند خۆشە ئینسان عیبادەتی خوا بکە و دواییش خوای گەورە ئەو ڕۆحی لێ بسێنێتەوە بە ئیمانداری بمرێت.